بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست شەوی ڕابردوو جارێکی دیکە بە فڕۆکەی بێفڕۆکەوان هێرشکرا سەر فڕۆکەخانەی هەولێری نێودوڵەتی بەڵام هیچ زیانێکی لێ نەکەوتەوە. هێرشی ئەم جارەی سەر هەولێر لە کاتێکدایە گروپە چەکدارەکان هێرشیان کردوتە سەر بنکەی عین ئەسەدی هێزەکانی ئەمریکا لە پارێزگای ئەنبار هەروەها لە کوردستانی ڕۆژئاواش هێرشیان کردوتە سەر بنکەیەکی هێزەکانی ئەمریکا. لە بەرنامەی ئەمڕۆ قسە لەسەرەوە دەکەین بۆچی هێرشەکان بۆ سەر هەولێر دووبارە دەبنەوە، ئایا پەیامی تێدا یاخود وەکو کارتێکی فشار بەکاردەهێنرێت، کورد دەبێت چۆن مامەڵە لەگەڵ ململانەی ئێران و ئەمریکادا بکات و چی بکرێت بۆەوەی ئەم هێرشانە دووبارە نەبنەوە. لەگەڵ مامە گروپە چەکدارە شیعەکان بە فڕۆکەی بێفڕۆکەوان لە هەرێمی کوردستان و عێراق و سووریا هێرش دەکەنە سەر هێزەکانی ئەمریکا و هاوپەیمانان. لەم چوارچێوەیەدا شەوی ڕابردوو بە فڕۆکەی بێفڕۆکەوانی بۆمب ڕێژکرا و هێرشکرایە سەر فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر. لەمبارەیەوە دژە تیرۆری کوردستان ڕایگەیاند کاتژمێر 10 خولەکی شەوی سێشەممە با فڕۆکەی بێفڕۆکەوانی بۆمب ڕێژکرا و هێرش کراوەتە سەر فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر و هێرشەکە هیچ زیانێکی گیانی و مادی نەبووە. لەباری هێرشەکەەوە واین مۆرتۆ و تەبێژی هێزەکانی هاوپەیمانی نێودەوڵەتی دژی داعش ڕایگەیاند لە هێرشەکەی سەر هەولێردا یەک فڕۆکەی بێفڕۆکەوان بەکارهێنراوە. هێرشەکەی سەر هەولێر دوایەوە دێت کە ڕۆژی 26 حوزەیرانی 2021 سێ فڕۆکەی بێفڕۆکەوان لە ڕێگەی خۆپێداکێشان خۆیان بە خانووی هاوڵاتیەک لە باخچەکانی سەر ڕێگەی سێولە لە گوندی براغ نزیک کۆمەڵگەی مەلا ئۆمەر لە پارێزگای هەولێردا کە دوو لە درۆنەکان تەقیونەتەوە و یەکێکیان نەتەقیونەتەوە. هاوکات ئەمڕۆ چوارشەممە بە موشک هێرشکراوەتە سەر هێزەکانی ئەمریکا لە بنکەی ئاسمانی عین ئەسەد لە پارێزگای ئەنبار کە یەکێکە لەو بنکانەی کە دەیان سەربازی سوپای ئەمریکای تێدا جێگیر کراوە. ئەمبارەی شانەی ڕاگەاندنی ئەمنی سەر بە فەرماندەی ئۆپراسیۆنە بەشەکانی عێراق ڕاگەیەندراوێکی سەبارەت بە هێرشە موشکەکەی سەر بنکەی ئاسمانی بنکەی عین ئەسەد بڵاو کردەوە تیایدا هاتووە. کاتژمێر 12 خولەکی دوانیەوەڕۆ ئۆتۆمبیلێکی جۆری تڕێلە لە ناحیەیەکی ڕۆژاوی ئەنبار ڕاوەستاوە کە سەرەتا پێشبینیکرا بوو ئاردی بار کرد بێت، بەڵام دواتر دەرکەوتبوو کاسەکە و یاڕاستەکردنی موشکی هەڵگرتووە. لە ڕێگەی تڕێلەکەوە 14 موشک ئاڕاستەی بنکەی ئاسمانی عین ئەسەد کراون. هەر سەبارەت بە هێرشەکانی سەر فڕۆکەخانەی هەولێر و بنکەی عین ئەسەد لیوا یەحیا ڕەسوول وتەبێژی فەرماندەی گشتی هێزە چەکدارەکانی عێراق ڕایگەیاند جارێکی دیکە دوژمنانی عێراق ئاسایشی سەروەری وڵات و سەلامەتی وڵاتیانیان کردووەتە ئامانج. ئەویش لە میانی هێرشێکی نوێی دوژمنکارانە بۆ سەر فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر و بنکەی عین ئەسەد بەرلەوەش بە ئامانجگرتنی باڵەخانەکانی نێردە دیبلۆماتیەکان کە لە ژێر پاراستنی دەوڵەتدان و ئەوەش پێشێلکردنێکی ڕوونی یاساکانە و هێرشکردنە بۆ سەر شکۆی دەوڵات. لاکی دیکەوە با فڕۆکەی بێفڕۆکەوان لە ڕۆژاوای کوردستان گروپە چەکدارەکانی هێزەکانی ئەمریکا و هاوپەیمانانیان کردە ئامانج. دووبارەوە بەرپرسی نووسنگی ڕاگەاندنی یاسادا ئاماژەی بۆ کردووە لە دێرزور با فڕۆکەی بێفڕۆکەوان هێرشکراوەتە سەر هێزەکانی هاوپەیمانی نێودەوڵەتی دژی داعش و ئەسەدە لە کێڵگەی نەوتی عومەر. گەرژی و ئاڵۆزەکانی نێوان ئەمریکا و گروپە چەکدارەکانی نزیک لە ئێران هاوکاتە لەگەڵ گفتوگۆکانی نێوان ئێران و ئەمریکا لەبارەی ڕێکەوتنامەی ئەتۆمیەوە. چاودێران باس لەوە دەکەن گروپە چەکدارەکان سەر ئێشەیەکی زۆریان بۆ هێزەکانی ئەمریکا لە عێراق دروست کردووە بە جۆرێک فڕۆکەی بێفڕۆکەوان وەکو چەکێکی سیاسی و سەربازی دژی ئەمریکا بەکاردەهێنرێت. باگوێری چەند سەرچاوەیەکی تێکشکاندنی فڕۆکەی بێفڕۆکەوان لەلایەن ئەمریکاوە تێچوویەکی زۆری ئابووری دەبێت بە جۆرێک تەقانەوەی درۆنێکی گروپە شیعەکان کە بای $200 بە موشکێکی پاتریۆت زیاتر لە $3 ملیۆن تێدەچێت. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز بۆ قسەکردن لەسەر ئەم پرسە میوانداری بەڕێز ئارس عەبدوڵڵا ئەندامی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستانمان کردووە کە بەڕێزیان لە هەولێرەوە لەگەڵمانە. کاگارێ زۆر سوپاس بۆ ئامادەبوونت. دەمەوێت سەرەتا سەرنجی بەڕێز بزانم لەبارەی دووبارە بوونەوەی هێرشەکان بۆ سەر هەولێر و بە دیاریکراوی ئەو ئەم جارەش پەیامە یاخود کارتی فشارە کە هێرشەکان دووبارە بوونەتەوە. بەناوی خۆی گەورە سەرەتا سوپاس بۆ ئێوەش و سڵاو ڕێزم بۆ بینەرانیش هەیە. زۆر سوپاس. من پێم وایە هەم پەیامە و هەم فشارە، بەڵام سەرچاوەکەی چییە ناتوانین جارێ ئێمە قسە بکەین. ڕەنگە بە ڕووکەش ئەو ململانەی کە دیارە لە نێوان
ئەمریکا و ئێران و گروپە لایەن گیرەکانی ئێران لەگەڵ ئەمریکا بەو شێوەیە بێ بەڵام تا ئێستا بە تایبەتی ئەو هێرشانی کراونتە سە هەولێر سەرچاوەکەیان دیارە پێویستە حکوومەتی هەرێم لایەنە پەیوەندیدارەکان بە دوواداچوونی تەواو بکەن و اینجا ئەوان سەرچاوەکان یعنی سەرچاوی ئەو هەڕەشە و پەیامانە ئاشکرا بکەن چونکە دەکرێت ئێستا دوو چەند لایەنێک هەنە بەرژەوەندیان لەو جۆرە هێرش و پەلامارن هەیە لایەنێکیان بێگومان کە دەست ناپارێزێ داعشە کە خۆشمان نەزانین لە ماوەی ڕابردوو لە زۆر ناوچەی عراق بەهێز بۆتەوە بە تایبەتی لە ڕۆژئاوای عراق لە کەرکووک و دیالە و ئەو ناوچانە بەهێز بۆتەوە لایەنێکی تر گروپە شیعە تۆندڕەوەکانن ئەوانەی کە لایەنگری ئێران و بە سەختیش دژایەتی ئەمریکا دەکەن ئەمریکاش دژایەتی ئەوان دەکا بەڵام دەکرێت لەو نێوانشدا لایەنێکی تر هەبێ بێوێ ئاژاوە پشێوی یاری لە هەرێمی کوردستان دروستکە یا زیاتر بۆ خۆشکردنی ئاگری نێوان لە گروپە چەکدارەکان و حکوومەتی عراق یاخود گروپە چەکدارەکان حکوومەتی عراق و حکوومەتی هەرێمیش بەڵام لە هەموو حاڵەتەکاندا ئەو لایەنەی کە ئەو کارە دەکا پەیامەکەی ئەوەیە کە ئێمە دەستمانەگاتە هەموو قوشبنێکی ئەو عێراقا دەستمانەگاتە سەر ئەو شوێنەی کە لە دوای ڕوخاندنی ڕژەمی سەدامەوە ئاسایش و هێمنی تێدا بەرقەرارەویش هەولێرە پایتەختی هەرێمی کوردستانە پەیامێکە لە لایەکەش بێگومان فشارە یعنی ئەجا ئەو فشارە بۆ سەر حکوومەتی هەرێمە پەیامەکە بۆ حکوومەتی هەرێمە و بۆ ئەمریکاشە ینی زۆر لەو لایەنانەیە وەکو خۆمان نەزانی هەندێک لایەنە گەورەی عراقی نایشارنەوە کە داوای دەرکردن یاخود دەرچوونی ئەمریکا لە عراق دەکەن بە هەرێمی کوردستانیشەوە بۆیە هەرچی بێ ئەو بارودۆخە لە بەرژەوەندی خەڵکی عراق بەگشتی و خەڵکی کوردستان نییە ئەوەی ئەو جۆرە کارانە کە بێگومان مەبەستێتی تێکدانی سەقامگیری هەرێمی کوردستانە مەبەستێتی لە ئابووری هەرێمی کوردستان بدا لە قوارەی هەرێمی کوردستان بدا ئەبێ ئەو لایەنە لەبیر نەکەین باشە کاگارەزەوەی کە بەرەز وتت سەبۆن منە داعش سوودمەندە گروپە چەکدارە شیعەکان لە وێرشەوتت ڕەنگە لایەنی تریش هەبێ کە بیەوێت شەڕ هەڵبگیرسێ ئەو لایەنە مەبەست ناوخۆیە چییە یعنی ئەو لایەنەی کە یاخود لە دەرەوەی دەوڵەتێکە کێیە کە لایەنی تریش بەڕێزوتت ئەو دەوڵەتانی کە بەرژەوەندیان لە تێکچوونی بارودۆخی هەرێمی کوردستانە بێگومان ناوخۆیەوە دیارە دوو بەرەیە بەرەیەک ینی دیارە بەرەیەکی تیش لەگەڵ لە دژی ئەمریکا کار دەکا بەڵام بە دووری مەگرە دەوڵەتێکی دراوسێ ینی کاری لەو جۆرە بکە بۆ زیاتر تێکدانی بارودۆخەکە و زیاتر خۆشکردنی ئاگری نێوان حکوومەتی عراق و هەرێمی کوردستان و گروپە شیعەکان و ئەمریکا و گروپە شیعەکان باشە بەس وەکو ئێمە ئەو هێرشان گریمانەیە ئەوەی من باسی دەکەم گریمانەیە باشە بەس وەکو ئەوەی کەم هێرشانە بۆ سەر فڕۆکەخانەی هەولێر بۆ سەر هێزەکانی ئەمریکا یاخود بۆ سەر بە ئامانجگرتنی هەرێمی کوردستانە یاخود هەردووکیانە بڵێن ئەوەی کە ئێستا دەکرێت بۆ سەر هەردووچیانە هێزی ئەمریکا لە یان هاوپەیمانان لە فڕۆکەخانەی هەولێر یاخود لە هەولێر هەیە و لە هەمان کاتدا حکوومەتی هەرێمی کوردستان واتە مەبەستیان هەردوو لەلایەک بە ئەمریکەکان دەڵێن ئێمە لە هەر شوێنێک بن بە دواتانەوەین لەلایەکەش بە حکوومەتی هەرێمەڵێن ئێمە دەستمان دەگا و هەرێمی کوردستان بۆ ئێمە ئەوەندە دیوارێکی بەرزینیەتان نەتوانین بیبەزێنین ئەوە پەیامە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان اینجا لە هەر شوێنێکەوە هات بێ باشە بەس بەرەز یاخود ئەو فڕۆکە بێ فڕۆکەوان لە هەر شوێنێک ئاراستەکرابن بەڵێ بەرەزت وتت دەبێ حکوومەتی هەرێم و حکوومەتی عێراق بڵێن سەرچاوی هێرشەکان دەستنیشان بکەن چ حکوومەتی هەرێم بێ چ عێراقیش بێ دەسەڵات هەیە بەسەرە و گروپانەی کە ئێستا بەتایبەت هێزەکانی یاوپەیمانان دەکەنە ئامانج یاخود حکوومەتی هەرێم خۆی دەتوانێت وەڵامدانەوەیکی هەبێت وەڵامدانەوە ناجارێ ئەبێ حکوومەتی هەرێم بزانێت چییە ینی خۆتان نەزانن من بڕوا ناکەم دۆزینەوەی سەرچاوی ئەو هێرش و هەڕەشانە ئەوەندە قوڕز بێ بۆ حکوومەتی هەرێم بۆ حکوومەتی عراق بۆ ئەمریکا من دڵنیام لە کۆتاییدا
ئاشکراکرێن و خۆی هەفتەی ڕابردوو کاتێک هێڕشکرایە سەر هەولێر دیمان ئەمریکا یەکسەر لە سەر سنووری ڕۆژاوای عراق لەسەر سنووری سووریا لە گروپێکی حەشدی شعبیدا هەردوێنێ بەیانی هەڕەشەی ئەوەمان گوێ لێ بوو یەکێک لە گروپەکانی حەشدی شعبی کە گروپی سەیدی شوهەدا سەرۆکەکەیان ڕایگەیاند کە ئەوان لە هەول لە ئاسمان و لە زەوی و لە هەموو شوێنێک لە ئەمریکایەکان دەدەن دوێنێ و هەڕەشەیە کرد ئەگەر ئەوان بن بۆیە من پێم وابێ جگە لەوەی کە لێکدانەوەکان یاخود گریمانەکان ئەبێ لە بەرچاو بگیرێ بەڵام سەرچاوە زانیاریەکانی استخباراتەکانی بەردەستی حکوومەتی هەرێم عراق و ئەمریکا ئەوەندە هەن یاخود سەر داوێکی ئەوەندە کەوێتە دەستیان لە کۆتاییدا ئەو سەرچاوانە و ئەو لایەنانە ئاشکرا بکەن کە ئەو جۆرە کار و کردەوانە لە دژی حکوومەتی هەرێم لە دژی ئەمریکا لە دژی حکوومەتی فیدرالیش دەکەن. باشە بە زۆ کوێمە دەبینین جارەکانی پێشتر ئیدانا هەبوو لە سەراستی سەرۆکی حکوومەت هەرێم پەرلەمان بەزەم جارە ئیدانەیەکیش نییە. حکوومەتی هەرێمی کوردستان مەترسی هەیە لەوەی کە ئەگەر کاردانەوەی کێبێت ئەگەر بەیاننامەش بێت تێرشی زیاتر بکرێت بۆچی ئەم جارە بەیاننامەش نەبوو تەنانەت بەرامبەر بە و گروپە چەکدارانە وەکو بەیاننامەی فەرمی سەرۆکایەتیەکان؟ ئەبێ لەوان بپرسن من نازانم ئەوان بۆ هەیان بۆ نەیان بووە ئەبێ لەوان بپرسن بەڵام خۆی ئەو لێدان ئەو هەڕەشانە ئەوەندەی بۆ سەر حکوومەتی هەرێمە بۆ سەر هیچ لایەنێکی تر نییە چکە حکوومەتی هەرێم حکوومەتێکی هەمیشەیە لێرە ڕەنگە ئەمریکایەکانیش هەمیشەی نین لێرە و بۆیە ئەبێ بۆچی دەریان کردو یا بۆ دەریان نەکردووە ئەبێ لە خۆیان بپرسن من ناتوانم لە جیاتی حکوومەتی هەرێم ئەو وەڵامە بدەمەوە بەڵام گرنگەوێ هەڕەشەکە بۆ سەر حکوومەتی هەرێم گەورەیە و لەوەش تەرتر نابارێت تا حکوومەتی هەرێم بترسێ هێچی ینی بردومان فڕۆکەخانەی پایتەختەکەی بردومانەکرێ ینی قابلە بترسێ ئیدانەی بکە یا دژی بۆستێتەوە نامم چین نییەوە بەڵام لە ڕووی تەکنیکیەوە ئێوە بۆچی کردوێت یانەی کردو من نازانمە بێلەوان بپرسن. باشە بەس زۆر قسەرەسەرەوەی کە بۆچی ئەگەر شتێکێ بە ناوی سیستەمی بەرگری ئەمریکا لە هەولێر ئەو جۆرە فڕۆکانە تێک ناشکێنێ پەیوەندی بەوەی بەوە چوونی بەڕێزدەوەی کە دەڵێن ئەو تێچووە فڕۆکانە 200-300 دلارێکە بەڵام تەقانەوە لەلایەن سیستەم ئەمریکا پێویستی بە 3 میلیارد دلارێک هەبێت یاخود کاردانەوەی ئەمریکا وەکو پێویست نییە لە ئاست ئەو هێرشانەی کە چەند جارە دووبارە دەبنەوە؟ واللهی من لە ڕاستیدا شارەزاییم لەسەر ئەو جۆرە چەکانە نییە تا قسەیەکی لەبارەوە بکەم بەڵام تا ئێستاش ئەو هێرشانە نەبوونەتە هەڕەشەیەکی گەورە بۆ سەر بەرژەوەندەکانی ئەمریکا بۆ سەر بەرژەوەندەکانی حکوومەتی عراق ینی زیاتر ینی چالاکی یا زیاتر کردەوەی تیرۆریستی لابەلایی سیر دەکرێن واتە نەبوونەتە شتێکی گرنگ تا ئەمریکاش پلانێکی تۆکمەی بۆ دانێ ئەجینە لە کۆتاییدا من پێم وابێ ئەمریکا توانێ ئەو بابەتە کۆنتترۆلکە بەس جاری هەر بە هەڕەشە و گەف و جیفی لابەلا سەیریانەکە. باشە بەس ئەو فڕۆکە بێ فڕۆکەوانانە کە ئێستا بەکاردەهێنرێن پێ دوای هەم چەکێکی عسکەری ئەم چەکێکی سیاسیشە چونکە ئێستا باز لەوە دەکرێت کە تورکیا بۆ نمونە شەڕەکەی خۆی بە فڕۆکەی بێ فڕۆکەوانێک لا دەکاتەوە ئێستا و گروپانە پەنایان بۆ بردووە هەردوو تێدایە ینی چەکێکی سیاسی و عسکەریش ئێستا ئەو فڕۆکانە کارتێکی فشاری بەهێزە کە بەکاردەهێنرێت؟ نازانم تورکیایەکێکە لەو دەوڵەتانەی کە ئەو جۆرە فڕۆکانە بەرهەم دەهێنێەوە دەیفرۆشێ یاخود ئامادەی دەربڕیوە بفرۆشتە زۆر وڵاتەوە بەکارەهێنرێت لە ئێمە دەمێکە بەکارەهێنرێ خۆتانەزان حوسیەکان لە بەرامبەر سعودیەکان لە بەرامبەر حوسیەکان تورکیا خۆی لە بەرامبەر هێزەکانی پەکەکە بەکاری دێنێ و ئەو تەر ئێستا لە عراقیش ئەوە بەکارهێنرێت لە سووریا بەکارهێنراوە ینی تا ڕادەیەک ئەو چەکە یاخود ئەو جۆرە چەکە چەکێکی نوێەوە تا دێ زیاتر پەراسەنێەوە تا دێ زیاتر بڵاوە بێتەوە خودی پەکەکەش ئەو جۆرە چەکەی لەدەستدا بۆ ماوەی ڕابردوو لە فڕۆکەخانەی دیار بەکریاندا بوو بۆ جۆرە چەکە ئەواتە ئەو چەکە تازەیە ئیتر بێگومان ینی هەر قۆناغە و جۆرە چەچێک و هەر قۆناغ و جۆرە بەرگریەک دێنێتە پێشەوە بەڵام چێ لە کۆتاییدا چەچی گرنگ و کاریگەری بەدەستەوە بێ لە مەیدانی شەڕ ئەو براوە دەبێ. باشە بەس وەکو کورد
دەبێت ئێستا واوێ ناکراوە کە لای بەشێک لە گروپە شیعەکان کە هەرێم لە بەرەی ئەمریکادا یاخود زۆرجار پێشتر باز لەوە کرابوو کە بنکەی هەواڵگیری ئیسرائیل لە هەولێر هەیە یاخود بنکەی هەواڵگیری وڵاتانی دیکار چەندە حکوومەت هەرێم ڕەتی کردەوە هەرێمی کوردستان چۆن نەتوانێت ئەو گومانانە بڕەوێنێتەوە کە هاوسەنگەوە نەبێتە مەترسی بۆ سەر ئاسایشی بۆ نمونە عێراق و وڵاتانی دراوسێش بەڕای منەوە گەڕانە بە دوای پاساو بۆ هەڕەشەکردن و هێڕشکردنە سەر هەرێمی کوردستان ئەجی ناخۆشیان نەزانن هیچ بنکەیەکی ئیسرائیلی لە هەرێمی کوردستان نییە ئەوانەیە و قسانە دەکەن من بۆ خۆم قەت بڕوا ناکەم بنکەی استخباراتی ئیسرائیل لە هەرێمی کوردستان هەبێ و کوردیش بەرژەوەندی لەوەی نییە تا یا حکوومەتی هەرێم بنکەیەکی لەو جۆرە لێرە بکاتەوە بەڵام ئەوان بۆ چیک لێی لە کوور دەکەن یعنی ئەگەر وادانێ لێرە هەبێ کە نییە ئەیۆتە وڵاتە عەرەبیەکان بە سعودیەشتەوە ینی ململانەیانە چێبڕچیانە چێ زووتر لەگەڵ ئیسرائیل بارودۆخەکەیان ئاسایی دەکەنەوە پەیوەندی دروست دەکەنەوە و نوێنەری ئیسرائیل لە زۆربەی وڵاتە عەرەبیەکان هەیە و نوێنەری وڵاتە عەرەبیەکان لە ئیسرائیل هەیە و پەیوەندەکانیان بەردەوامە بەڕای من سەردەمی ئەو جۆرە قسە و قسەڵۆکانە هەر بەسەر چووە سەبارەت بە ئەمریکاش بێگومان ئەمریکا و هاوپەیمانەکانی لێرن و ئەمریکا و پەیمانەکانی پشتیوانیان لە هەرێمی کوردستان و لە خەڵکی کوردستان کرد و خۆی مە نایشارینەوە و قۆنسڵی وڵاتان لێرەیە هی ئێران یەکەمین وڵات بووە کە قۆنسڵی خۆی لە هەرێمی کوردستان کردوتە دانی بە حکوومەتی هەرێمداناوە ترکە خۆی دانی پیانێ بێگومان نابێ ڕێگریشی یا پێی ناخۆش بێ یا پێی باش نەبێ بۆ نمونە ئەمریکا بریتانیش قۆنسولیان لێرە هەیە خۆی یەکەمین وڵات بۆ قۆنسولی لێرە کردوتەوە بە نسبەتی هەموو وڵاتانە ئاساییە لێرە بنکە و بارەگای دیبلۆماسیان هەیە و سەربازیشیان هەیە خۆ ناشاردرێتەوە هاوپەیمانان تا ئێستا مەشق بەهێزی پێشمەرگەکان ئەمریکا تا ئێستاکە موچەی بەشێکی زۆری هێزی پێشمەرگە ئەدا یارمەتی لۆجستیکی هێزی پێشمەرگە ئەدا و شاراوە نییەوە ترەگەر ئەوانە پێیان ناخۆشە خۆیان نەتوانن کارێکی وا بکەن کە کورد پێویستی بەوانە نەبێ لایەنی عراقیەکان بە تایبەتی ئەوانەی کە ئەو جۆرە قسە و قسەڵۆکانە بڵاوکەنەوە ئەتوانن کارێکی وا بکەن تەنیا بەجێبەجێکردنی دەستور خەڵکی کوردستانی حکوومەتی هەرێمی کوردستان پێویستی بە هاوپەیمانان نەبێ بۆ پارازگاری لە خۆکردن هیوادارین بتوانن ئەوان بیر لە زیاتی لە هەڕەشە و گوڕەشە بکەنەوە لایەنی عراقی ئەو جۆرە لایەنی عراقیانە بیر لە چارەسەرکردنی کێشەکان بکەنەوە بیر لەوە بکەنەوە کە خۆیان بتوان ئەلتەرنەتیڤێکی باشتر بۆ هەرێمی کوردستان دابین بکەن لە کاتێکدا بۆ ئەو کاتێک کە هاوپەیمانان لە هەرێمی کوردستان و عراق نامینەوە ئەوان کارێکی باشتر بۆ هەرێمی کوردستان بکەن نەک هەڕەشە و گوڕەشە هەموو ڕۆژێ بە هەڕەشە و گوڕەشە و چاو سوورکردنەوە قسە لەگەڵ هەرێمی کوردستان بکەن زۆر باشە بە سەبارەت بە هاوسەنگی هاوسەنگێکەیە لە مامەڵەی هەرێمی کوردستان لەگەڵ ئێران و لەگەڵ ئەمریکا یاخود جۆرێک لە لایەنداریە کورد دەکرێت بێلایەن بێخۆی من بەش بە حاڵ و خۆم وەکو خۆم قساکەم من لە سیاسەتی هەرێمی کوردستان سەبارەت بە پەیوەندی لەوانە زۆر دڵنیا نیم ینی سیاسەتێکی ڕوون و ئاشکرامان نییە ینی لە ڕاستیدا و نەک سیاسەتێکی نیشتیمانی ڕوونمان نییە ینی ئەوەندەی سیاست و هەڵوێستی حزبی زاڵا بەسەر سیاسەتی حکوومەت ئەوەندە سیاسەتی حکوومەت زاڵ نییە تا ئێمە لی تێبگەین و لە سیاسەتی لە جۆرە سیاسەتانش کاتێک بەرژەوەندی حزبی و حیزبایەتی لە بەرچاوگیری کاتێک لە ڕوانگە حزبیەوە سیاسەتدا دەڕێژرێ بێگومان نەک هەر حکوومەتی هەرێم بەڵکو خەڵکیش تووشی کێشە و گرفتی گەورە ئەبێتەوە بۆیە حکوومەتی هەرێمی کوردستان تا ڕادێک بێلایەنە بێگومان لەو جۆرە ململانەیە بەڵام ئەبێ سیاسەت و استراتیژیشی دیار بێ بەڵام خۆ بێلایەنی ئەوە نی حکوومەتی هەرێمی کوردستان ئەڵێ من بێلایەنم کاتێک کە لە پەرلەمانی عراق دەنگ درا بۆ ئەوەی هێزە عراقیەکە هێزە ئەمریکیەکان لە عێراق بستنە دەرەوە هەموو لایەنە کوردستانیەکان دژی ئەوە بوون هێزە ئەمریکیەکان عراق بەجێبێڵن خۆی لە خۆیدایەت و ناتوانانی بڵێ من تازە بێلایەنم چکە ئێران لەگەڵ ئەوە بووە پەرلەمان بە دەنگ بدا و هێزەکان نمێنێ بەڵام لایەنە کوردستانیەکان لەگەڵ ئەو بوون کە هێزە ئەمریکیەکان لەو قۆناغەدا بمێننەوە بۆیە بەرەیەک دیارە بەرەکە دیارە بەگشتی بەڵام سیاسەتەکەش
یعنی هەندێک جۆرە سیاسەتی تر هەیە جۆرێک بە دووفاقی هەیە لە سیاست کە ئەو لە بەرژەوەندی خەڵکی کوردستان و خودی حکوومەت هەرێمی کوردستانیش نییە. باشە مەبەستت چیە؟ مەبەستەوەی کە ئێستا پارتی ویکێتی بۆ ماوەڵەکردن لەگەڵ وڵاتان هەریەکەو بۆ نمونە لەگەڵ ئێران بێت لەگەڵ ئەمریکا بێت استراتیزێکی ڕوون نییە هەر کەسە و هەر لایەنە و بەپێی بەرژەوەندی خۆی مامەڵە دەکات؟ زانی بەڕای من نابێ حزب پەیوەندی لەگە دەوڵەتان هەبێ بۆچی ینی نەیەکێتی و نەپارتی و نێگرت و نەکۆمەڵ بەداخەوە ئێستا هەموو لایەنەکان هەیەە ناکرێت پەیوەندی لەگە دەوڵەت هەبێ و لە جیاتی حکوومەت ئەبێ حکوومەت بە تایبەتی ئەو لایەنانەیە کە حکوومەتیان پێکەیناوە استراتیژێت و سیاست و پەیوەندەکانی خۆی دیاری بکاتن و خەڵک ڕێز لەو ئێرادەی حکوومەت بگرێ بەڵام بەو شێوەیە نییە لە پەیوەندیکردنی ینی پەیوەندیکردنی لایەنەکان زۆر جیاوازە لەگەڵ پەیوەندەکانیان لەگەل لایەنەکان سیاسەتی حکوومەتی هەرێم بۆ نمونە لەگەڵ تورکیا بە جۆرێکە و لەگەڵ ئێران بە جۆرێکی ترە لەگەڵ ئەمریکا بە جۆرێکە و لەگە وڵاتێکی تر بە جۆرێکی ترە جۆرە تێکەڵیەک هەیە جۆرە تێکەڵیەکەی هەندێک جا ئەو تێکەڵیە واکە زەرەرمان لێ بدات چکە دۆستەکانیشمان هەندێک جار ئەو شتانە خراپە خوێندنەوە. باڵ بەس ئێستا کێ نوێرایەتی سیاسەتی دەرەوەی هەرێمی کوردستان دەکات؟ خۆی پێویستە حکوومەتی هەرێم و فەرمانگەی پەیوەندیەکانی دەرەوە و بە هەماهەنگی لەگەڵ حکوومەتی عێراق بۆی هاودژی یاخود ینی سیاسەتی بەریەککەوتن دروست نەبێ بەڵام بەداخەوە ئەوەندەی پەیوەندی ژێر بە ژێریە مخابەراتیەکان و پەیوەندی حیزبیەکان زاڵن بە قووەتن قەت ئەوەندە سیاست و پەیوەندەکانی حکوومەت لەگە وڵاتانی دەوروبەر ئەوەندە بەهێزنینەوە ئەوەندە زاڵنی. باشە سەبارەت بەوەی کە چی بکرێت لە ڕووی دیبلۆماسیەوە بەوەی کە ئەم هێرشانە ڕابیگیرێن باز لەوە کرێندێک دەنگ و باس هەبوو کە وەفدێکی پارتی لە ئێران بێت تەناب پارتیە خودت بۆچی لایەنەکان بێکەوە ئەگەر شتێکی لەو جۆرەیە دیبلۆماسیەتێکی بەیەکەوە بوون پەیڕەو ناکەن بۆی کە مێرشانە دووبارە نەبێتەوە؟ ئاخرایە حکوومەتی هەرێم ئەوەی کردووە تەسبیتی کردووە کە ئەو هێرشانە لە ئێرانەوەیە و ئەگەر لە ئێرانەیە بۆچی و ئێمە لەگەڵ ئەوەین پەیوەندیمان لەگە وڵاتانی دەرودراوسێ باش بێ بەس وەکو گوتم لەسەر بنچینەی سیاسەتێکی گشتی و بەرژەوەندی هاوبەش لەسەر بنچینەی بەرژەوەندی حیزبایەتی و پەیوەندی مخابەراتیەکان نا پێویستە سیاستمان ئەوە بێ ینی کارێکی باشە حکوومەتی هەرێم لەگەڵ ئێران گفتوگۆ لەو بارەیەوە بکە چکە حکوومەتی هەرێم بە هیچ شێوەیەک هەڕەشەنیە بۆ سەر ئێران هەڕەشەنیە بۆ سەر تورکیا بە پێچەوان ئەوان هەڕەشەن و ئەو دەوڵەتانێک کە ئەیانەوێ بۆ نمونە کە گلەی لە بوونی ئەمریکا دەکەن لە عێراق و لە کوردستان ئەبێ گلەی لە خۆیان بکەن خۆ ئێمەش گلەیمان هەیە ینی ئێران هەژمونێکی گەورەی بەسەر لایەنە شیعە عێراقیەکان هەیە بەڵام فشاریان ناخاتە سەر بۆ جێبەجێکردنی بەرمونە مادەی 140 کە کێشەیەکی گەورەی نێوان هەرێم و بەغدایە بۆ جێبەجێکردنی دەستور بۆ دروستکردنی ئەنجومەنی فیدرالی و بۆ چارەسەرکردنی کێشەکان ئێمە قسەمان هەیە لەگە لایەنانە بیکەین بەڵام کاتێک قسەکانمان لە بەرژەوەندی نیشتیمانیەوە لە گشتیەوە ئەبێتە بەرژەوەندی حیزبی و ئەبێتە پەیوەندی حیزبایەتی من پێم وابێ ئێمە زەریری تێدا دەکەین خۆ بە دڵنیایی و هەر حیزبێک لەگەڵ ئێران لەگەڵ تورکیادا بنیشێ دژی هەرێمی کوردستان قسە ناکە بەڵام کاتێک بەناوی هەرێم قسە دەکرێت بێگومان ڕەنگە هەندێک دەوڵەتی هەر حەزیش ناکەن بەناوی هەرێم قسەیان لەگەڵ بکە ئەوەندەی حەزەکەن بەناو حیزب قسەیان لەگەڵ بکە حەز ناکەن بۆ نمونە تورکیا تا ئێستا ڕێگە نادا حکوومەتی هەرێم نوێنەرایەتی لە ئەنقەرە هەبێ بەڵام حیزبەکان زۆربەی حیزبەکان نوێنەرایەتیان لە ئەنقەرە هەیە و ئەیان بینیە و لەگەڵیان دانیشێ بەڵام ئامادە نییە ڕێگە بدا نوێنەرایەتی حکوومەتی هەرێم بکرێتەوە لە ئەنقەرە بۆیە حکوومەتی هەرێم پێویستە سیاسەتەکەی دیار بێ و پەیوەندیەکانی دیار بێ و حیزبەکانیش ئەوانەی کاریگەریان هەیە پێویستە هاوکار بن بەڵام بە شەرتێک دیار بێ بەڵام تەکید دەکەمەوە هەندێک دووفاقی و هەندێ جۆر پەیوەندی هەن ئەو پەیوەندیانە ژێر بە ژێری و لەولا بەگشتی هەر لایەنێک بێ من نامەوێت ناویستایەنێک بینم زەرەر بە ئایندەی هەرێمی کوردستان دەگەێنن. باشە بەس دەبێت چی بکرێت بە بۆچوونی بەڕێزت بۆ ئەم هێرشانە دووبارە نەبنەوە
چکە ڕەنگە لاگەری دووبارە بنووی کاریگەری هەبێ لەسەر بواری و بەرهێنان لەسەر بواری ئابووری گوێ لێ نەبوو بەڵە چی بکرێ بەوەی کە دووبارە نەکرێنەوە و هێرشانە بە بۆ چوونی بەڕێزە دەبێت حکوومەت لایەنە پەیوەنددارەکان ببوورە دەنگ نایە بەڵ بە بۆ چوونی بەڕێزت دەبێت چی بکرێت بۆ کەمکردنەوەی ئەو هێرشانە بەڵێ کاگارێز گوێت لە ئێمەیە بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێژ کورت و دەگەڕێنەوە وڵاتان لەگەڵمان بمێنە جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز کاگارێز پرسیاری ئەومان کرد سەبارەت بەوەی کە چی بکرێت بەوەی کە ئەم هێرشانە دووبارە نەکرێنەوە دەبێت چی بکرێت وەکو حکوومەت وەکو ئەگە حیزبەکان دەتوانرێت هیچ بکرێت وڵی لە ڕاستیدا لە دەستی حکوومەتی هەرێم نییە یاخود لە دەستی حیزبەکان نییە بەڵام پێویستە هێزەکانی ئاسایش چاوکراوەتر بێن پێویستە سنوورەکان باشتر پارێزرێن پێویستە خەڵک هاوکاری زیاتری دام و دەستگاکانی حکوومەت بکە بۆ ئاشکراکردنی ئەو جۆرە سەرچاونە ئەو لە ڕووی ناوخۆییوە چکە ئەگەر هاتوو خەڵک و حکوومەت هاوکار بوون بە ئاسانی ناحەزان دوژبنان دەستیان پێڕاناگا بێن زەبریوە بۆشێنن لایەنێکە لایەن دووەم بێت لایەنە سیاسەکەی بگەڕێن بە دوای ئەو سەرچاوان و هۆکارەکانی تۆ ئەگە سەرچاوەکانت دەستنیشان کرد و هۆکارەکانت زانی ڕەنگە بتوانی قسەی لەبارەوە بکەیت ئەنجا لایەنی سێمیشی ئەوەیە کە حکوومەتی هەرێم لەگە ئەو لایەنانەی کە ینی بەرژەوەندیمان هەیە لە یاخود بەیەکەوەینە هەماهەنگی زیاتر بکەین لەگە دەوڵەتی عێراق لەگە هاوپەیمانان بۆ ئەوەی ئەو هەڕەشانە چیتر دووبارە نەبنەوە دڵنیاشم تاسەر نابن چونکە ینی هەڕەشەی لاوەچین و هەرچێک بێ ئەگەر بۆ نمونە ئەگەر ئەو گروپانە بن کە ئێستا دژایەتی خۆیان بۆ ئەمریکا ڕاگەیاندووە تاسەر ناتوانن بەردەوام بن ئەگەر لایەنێکی تریش بی بە تایبەت ئەوەی هەولێر بێوێ لە ئاوی لێڵ ماسی بگرێ ئاشکرا بێ ینی کارێکی ئەوەندە زەحمەت نییە بەڵام لە هەموو حاڵەتەکاندا حکوومەتی هەرێم ئەبێ چاوکراوەتر بێ و بەڕاستیش ئەو بابەتە هەڕەشەیە ینی پەیامە ئەبێ حکوومەتی هەرێم لەگەڵ هەموو لایەنە سیاسەکانی کوردستان ئەو بابەتانە باس بکە نەیشاریتەوە سەرچاوەکانی هەڕەشەیە بۆ باسکە چۆنی چارەسەرکردنیان بۆ باسکە بۆی هەمومان یەک دەست و یەک هەڵوێست ڕوبڕووی ئەو جۆرە هەڕەشە و هێرشانە ببینەوە باشە با پرسیارێکتر لەسەرەوە مەلەفە بکەین دوای دێنە سەر ناوخۆیەمی بەس سەبارەت بۆی کە سەباس لەوە دەکرێت ئایا کورد پشت بە ئەمریکا هاوپەیمانە ببەستێت تا سەر یاخود چی بکە چکە بازۆکەوە ئەفغانستانیشان بەجێهێشتووە مەترسی ئەم حاڵەتە لە عێراقیش دووبارە بێتەوە یاخود دەبێت پەیوەندێکی هاوسەنگانەمان هەبێ ئێمە من بۆ خۆ بەش بە حاڵی خۆم پێم وایە ڕۆژێک دێ ئەمریکا هەرێمی کوردستان و عێراقیش بەجێ دێڵێ بەڵام ئێستا لێرن لە ئەفغانستانەوە بە چاوی خۆتانە بینن ئێستاەوە ئەکشێتەوە تەنانەت ئاگاداری هێزە ئەفغانیەکانیش ناکەن لە هەندێک بارەگای خۆیان ئەکشێنەوە دوێنێ بوو لە یەکێک لە بارەگەکانیان چۆر کرد بوو لە تەنیشتوان هێزە ئەفغانیەکان هەبوو ئاگاداریان نەکردبوونەوە و 2 ساڵ پێش ئێستا بینیمان ینی چیان لە ڕۆژ ئاوا کرد تورکیا چی کرد لە بەرچاوی ئەمریکا بەڕاستیەوە ئەبێ لە بەرچاو بگرین ینی ئەو پشت بەستنەی 100% بە هیچ هێز و وڵاتێک دروست نییە بێگومان ئەمریکا زۆر پشتیوانی ئێمەی کرد و هاوپەیمانەکان زۆر پشتیوانیان کردوونەوە گەلی کورد ینی ئەوەی لە بەرچاوە و ئێمە قەت بڕواناکەم لەگەڵ ئەوە بین پەیوەندیەکانمان تێکدەین بەڵام خەڵکی کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستان ئەبێ حکوومەت ئەبێ پشت بە خەڵکەکەی خۆی بەستێ خەڵکی ئەبێ خۆ پشت بە خۆمان ببەستێت و نابێ پشتی لێ بکەینەوە پێمانەوە بێت تا هەتایە ئەمریکیەکان و هاوپەیمانان ئێمە دەپارێزن ئەو ڕاست نییە و ئێمە پێمانوا بێ ئەگەر ئەوان لێرە بکشێنەوە هەرێمی کوردستان هەر بەو شێوێ ئارام و سەقامگیرە بێ ئەوەش ڕاست نییە بەڕاستی هەرێمی کوردستان دوورگیەکی هەندە ئارام نییە بەبێ پشتیوانی هاوپەیمانان
بۆیە مەترسیەکە ئەگەر ئێستاش هەنووکەیش نەبێ ئەو مەترسیە لەسەر هەرێمی کوردستان هەر هەیە و بەڕای من پێویستە بەڕوونی باسی بکەین ئەو بابەتە چکە زۆر چەندین وڵاتی دەوروبەر هەن هەر بە نمونە ینی بەرژەوەندیان لە تێکدانی بارودۆخی هەرێمی کوردستانە و بەرژەوەندیان لەگەڵ ئەو بارودۆخەنیە کە ئێستا هەرێمی کوردستان هەیە فشار دەکەن لە پشتەوەڕە هەوڵ دەدەن هاوپەیمانان لێرە دوورخەنەوە بۆ ئەوەی بارودۆخی ئێرەش تێک بدەن و لە ناو عێراقیش بەداخەوە ئێستا هەندێک هێز و لایەنی سیاسی عێراقی هەن چەند دژی ئەمریکان ئەوەندەش دژی هەرێمی کوردستانن ئەوەندەش دژی مافەکانی گەلی کوردستانن بۆیە مەترسی هەیە ئێمە پەیوەندیەکانمان چەند باش بێ باشە و پشتیان وەکو دەڵێ هاوکاری لە بین ئێمەوان باشە بەڵام نابێ پێمان وابێت تا سەر ئەوان لێرە دەمێننەوە نەخێ ڕۆژێکە و منەوە قسەیەک دەکەم لای خۆم دڵنیام ومێت دەکەم من ڕاست نەبم بەڵام دڵنیام ئەمریکا هۆپەیمانان هەمری ڕۆژێک دێ ئێرە بەجێ دێڵێ هیوادارم ئەو کاتەی بەجێ دێڵی ئێمە پێویستمان بەوان نەبێ بەس بڕواناکەم چکە ئەگەر بارودۆخی هەرێمی کوردستان ئەوەندە باش بێ ئەوانش قەت ئێرە بەجێ دایاڕن بەڵام لە بارودۆخێکی زۆر ناخۆش ئەو کوردستانە بەجێ بێڵن بۆ ئێمە کارەساتێکی گەورە دروستە بێ بۆیە من پێم وابێ ئەبێ حکوومەت حیزب خەڵک هەر کەس لە ئاستی خۆیەوە هەمیشە ئەو بابەتەی لە بەرچاو بێ نابێ پشت لێ بکەینەوە نابێ ئەوەندە دڵنیا بین کە پێمان وابێ دنیا شامی شەریفە لە مێژ نییە نوێنەری نەتەوە یەکگرتووەکان بلاسخارد کە کەس نییە ئینکاری لەوەی بکە کە حەزی بە پێشکەوتنی گەلانی عێراق و دۆستێکی باشی گەلی کوردستانە گوتی پێتانوانە بێتە هەتایە هەرێمی کوردستان هەروە بەو شێوێ بێ بەڕاستی هەڕەشەکان لە دەرەوە بەتایبەتی لە هەرێمی کوردستان گەورن و ئەو پەیامەی بلاسخارد بۆ حکوومەتی هەرێمی کوردستان بۆ لایەنە سیاسیەکان هی ئەوە بۆ لە بەرچاو بگیرێ و پێویستە هەموو لە یەکمان ئەو مەسەرەی لە بەرچاو بگرین حکوومەتی هەرێمی کوردستانیش پێویستە هەنگاوی وا بنێ لە حاڵەتی کشانەوە بتوانین لەسەر پێی خۆمان بوەستین باشە بەس بە کورتی ئەو کشانەوەی پێدوانی نزیکە کە بەڕێز دەڵێ هەردەکشێنەوە ئایندەکە نزیکە بە پێی پێشبینەکانی بەڕێز من ناڵێم نزیکە چکە هیچ شتێکی وا دیار نیە نزیک بێ بەڵام بۆی هەیە ینی بکشێنەوە بەڵام نزیکی چییە تۆ ئەگەر خۆتی بۆ ئامادە نەکەی ئەگەر حکوومەت هێرم خۆی بۆ ئامادە نەکە ساڵێک نا 2 ساڵ 2 ساڵ 3 ساڵ 3 ساڵ 5 ساڵی تر بۆیە بێ ئێمە وا خۆمان ئامادەکەین وەکۆی پاش 6 مانجی تر هێزەکان لێرە نامێنن ئەبێ بەو شێوە خۆمان ئامادەکەین نابێ بڵندەی ئەو ساڵیش ناخۆت ئەوە دیارە ئەگەر بشکشێتەوە ساڵێکی ترەمینێ و 2 ساڵی تری شەمینێتەوە و 3 ساڵی تری شەمینێتەوە بەو شێوێ نا حکوومەتی هەرێم ئێمە خەڵک ئەبێ وابیر بکەینەوە کە ئەو لە هاوپەیمانان دوای 6 مانجی تر ئێرە چۆڵەکەن بۆی ئامادەییمان هەبێ لە ڕووی ئابووری لە ڕووی سەربازی لە ڕووی سایکۆلۆژی لە هەموو ڕوویەکەوە ئەبێ خۆمان بۆ ئامادە بکەین زۆر باش سەبارەت بە بارودۆخی هەرێم ئەوەی کە بەڕێز وت ئێستا بۆ نمونە مەترسی درۆنەکان هەیە کە شوێنە هەستیارەکانی هەرێم دەپێکن لەولاوە تورکیا هاتووە لە سەراسی ناوخۆش ئەو گەندەڵیە و نەعاداڵەتیە و بەرتەسکردنەوەی ئازادی چەندێک ئەوە مەترسیدارتریشەوەی ناوخۆیەکە لەسەر هەرێمی کوردستان لەسەر خەڵکەکەی بزانە گەندەڵی ئێمە بۆ ئەڵێن گەندەڵی ئەڵێن دار کە گەندەڵ بوو دەشتێ دار کە گەندەڵ بوو دەڕزەیە یعنی گەندەڵی کورد وشەیەکی زۆر زۆر جوانی بەکار هێناوە خۆی یعنی دارزان گەندەڵی یعنی لەوە زیاتر چی و کاتێک گەندەڵی هەیە گەندەڵی چەند گەورەتر بێ ئەوەندە دارزانەکە ئەوەندە پەیکەرەکە مەبەستم حکوومەتە دەسەڵاتەکە ئەوەندە بەهێزتر دەبێ ئەوەندە لەرزۆکتر دەبێ گەندەڵی مادام گەندەڵی هەیە یان ئەبێ گەندەڵی بنە بڕبکرێ یان ئەبێ گەندەڵی کاری خۆیەکە هیچ دەرفەتێکی تر نییە بێگومان و کاتێک گەندەڵی هەبوو هەموو دام و دەستگاکان بەهێزە بن و متمانە نامینێ ئێستا کە گەورەترین کێشە گەورەترین قەیران لە هەرێمی کوردستان هەڕەشەکانی دەرەوە نین قەیرانی ئابووری نییە گەورەترین قەیران گەورەترین هەڕەشە لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان یاخود لەسەر قەواری هەرێمی کوردستان نەبوونی متمانەیە لە نێوان حکوومەت و خەڵک ئەوەش چییە بەشی هەرە گەورەی پەیوەندی بە گەندەڵیەوەیە بەشی هەرە گەورەی پەیوەندی بە تێکەڵکردنی دەسەڵاتەکانەوەیە واتە ئێمە دەسەڵاتمان هەیە بەڵام دەوڵەتداریمان نییە کاتێک ئێمە دەوڵەتداریمان هەبێ
دەسەڵاتەکەوێتە خزمەتی دەوڵەتەکەمان حکوومەتەکەمان بەداخەوە ئێستا مؤسساتی دەوڵەتمان خستۆتە خزمەتی دەسەڵات و دەسەڵاتەکەش چاوی لە گەندەڵیە پۆشێ چونکە ڕوت گەندەڵیەکە پەش بڵاو بووتەوە چونکە گەندەڵیەکە وەکو دەڵێ بۆتە چەچی دەستی زۆر لەو گەندەڵکارانەی کە بە شێوەیەکی مافیایی خزانۆتە ناو دام و دەستگاکانی ئەم وڵاتە بۆیە زۆر مەترسیدارە. من تازە قسەیەکم کرد گوتم پێویستە خۆمان ئامادەکەین بۆ کاتی کشانەوەی هێزەکانی هاوپەیمانان. یەکێک لە شتەکان خۆ ئامادەکردن ئەوەیە ئەبێ چاکسازیەکی بنەڕەتی لە دام و دەستگاکان بکرێ بۆی خەڵک هەست بکە بەڕاستی هەست بکە دەسەڵاتەکەمان دەوڵەتداری ئەکا نەک دەسەڵاتداری دەسەڵاتەکەمان خزمەتگوزاری ئەکا نەک کورسی پەرستی دەسەڵاتەکەمان بڕوای بە ئاڵوگۆڕی دەسەڵاتە نەک بڕوای بە ئەوەیە هەتا ماوە میراتی خەبات و تێکۆشان بخوا. ئەبێ ئامادەکاری یەکێک لە ئامادەکاریەکان ئەوەیە ئەوەش بە چی ئەکرێ یعنی خۆ ئێستاش هەندێکان گاونراوە بۆ چاکسازی یاخود هەندێک گاوی بچووکە هەیە بەڵام بەڕاستی ئەو هەنگاوانە هەنگاوی بچووکن کاریگەری گەورەیان نییە. کەی دادگا توانی گەندەڵکاران دادگایی بکە کەی دەسەڵاتەکان لێک جیاکرانەوە کەی پۆلیس توانی بە دوای کەیسێکی دادگایی دابچێ کەی پەرلەمان توانی لێ حکوومەت متمانە لە حکوومەت بستێنێتەوە بێگومان وەکو قانون هەیە بەڵام وەکو دەسەڵات وەکو پاوەڕ نییە. کەی بوو ئەو کاتە توانین بڵێن هەنگاوی چاکسازیمان ناوە هێزەکانمان ئەوەی کە بەرگری لە کوردستانەکە ئێمە هیچ گومانمان لە ئازایەتی قارەمانێتی هێزی پێشمەرگە نییە بەڵام هێزی پێشمەرگە من بەڕاشکاوی ئەڵێم بەداخەوە ئەوەندەی پابەندی حیزبە ئەوەندە پابەندی دەسەڵاتی حکوومەت نییە تا ئێستا بەو شێوەیە هێزە چەکدارەکانمان بوونی چەکی زۆر لە ناو دەستی خەڵک لە حیزبەکان هەموو حیزبەکەم حیزب نییە لە کوردستان هێزی چەکداری نەبێ کەم تا زۆر یعنی ئەوانە لە گەندەڵی دارایی خەتەرترن بۆ ئایندەی ئەو میلەتە بۆ ئایندەی ئەو گەلە. بەڵێ باشە بەس سەبارەت بۆی کە پێشتر بەڕێزت بابەتێکت نووسی بوو لەسەرەوەی کە سیستەمە لەسەر پوش و پەڵاش بنیادنراوە گەیشتۆتە ئەو ڕادەی ئەوەندە ینی بکرێتەوە گەندەڵی پوکانمێتی ئێستا لەسەر پوش و ئەوە بێت ینی ئەوەندە لاواز و کردبێ نەعادالەتی و بەردەستکردنەوەی ئازادی و نەبوونی خزمەتگوزاری زین چۆنە کە من ئەنووسم ینی ڕەنگە یانوسیمە لە پەرۆشیمە بۆ چاکردنەوەی ئاگادارکردنەوەیە بەڵێ وایە چونکە ئێمە دەوڵەت نین ئاڵامان لەن تۆیە گرتوەکان نییە تا بپارێزرین چونکە ئێمە لە دەر و دراوسێ خۆمان دەوڵەتێک نییە لە کاتی لە قەوماندا بتوانین پشتی پێ بەستین هاوکارمان بێ چونکە سیستەمی سیاسی ئێمە لە هەرێمی کوردستان بە چاک و خراپی جیاوازە لەگەڵ عراقیش جیاوازە جۆری بیرکی شێوازی ژیانی خەڵکی کوردستان لەگەڵ شێوازی ژیانی بەغدا و بەسرا جیاوازە بۆیە بوونی گەندەڵی و ڕێکنەخستنەوەی هێزەکانی هێزە چەکدارەکان و لەکترینەکردنەوەی دەسەڵاتەکان هەموو ئەوانە بێگومان مەترسین تۆ سیرکە ڕۆژانە لەو وڵاتە بەدەیان خەڵک بە چەک یەکتری دەکوژی لە سەشتی زۆر ئاسان بۆ ڕاستە کێشە و گرفتەیە بەڵام بۆ دەبێ ئەو هەموو چەکە لە دەستی هاوڵاتیان بێ لە دەستی خەڵک بێ خەڵک بە ئاسانی بتوانێت کوش ئەی کوا دەوڵەت کوا لەسەر بستێک زەوی جاری وایە 3-4 کەس یەکتری دەکوژن ئەی کوا بۆچیە بێ خەڵک بەو شێ بێ ئێمە دیمان ینی شەڕماندی لەگەڵ عراق لێمان قەوما دیمان کەس پشتیوانی نەکردین لەگەڵ داعش لێمان قەوما حچەندە داعش مەترس ینی وەکو دەر هەڕەشەیەکی جیهانی بوو اینجا بینیمان ینی چۆن بوون هێزەکانمان تا هاوپەیمانان نهاتنا هاوکاریمان ئەو تا سەر ئەو جۆرە هاوکاری و هاوپەیمانێتێ تا سەر نامێنێ بۆیە ئەڵێم ئێمە بناغەی حکومڕانیەکەمان ینی ڕاستە مافی خۆمانە حکومڕانیمان هەیە وڵاتی خۆمان بڕێوە بین و قوربانی زۆرمان لە پێناوی داوە بەڵام بناغەکەی پتە نییە بەهێز نییە چکە یەکەم لەسەر ئاستی نێودەوڵەتی ئێمە پێگەیەکی ڕسمیمان لەنەتەوە یەکگرتوەکان نییە پەیوەندیمان هەیە ئەمان خوێندنەوە نازان چی بەڵام لە کۆتاییدا عراق حسێبە ئەوان حساب بۆی عراقەکەن ئەگەر ئێستا ئێمە
فەرموو نەوت دەفرۆشین و ئێمە خۆمان هەڵوێستی دەوڵەتی تورکیا بەرامبەر بە کورد بەگشتی ئەزانین چۆنە ئەگەر سبەی و دووسبەی بۆ ڕێنەوتەکانمان لێ بگرێتەوە حکوومەتی هەرێم هیچی بەدەست نامێنێ ناتوانێ موچە بدا ناتوانێت کاروباری وڵات بەڕێوە بە ئەی بناغا ئەگەر لەسەر پوش نەبێت چییە بۆ نمونە ئێستا عراق ئێمە داوا دەکەین پێویستە مافمان بدا ئێمە لەگە عراق کێشە و گرفتی گەورەمان هەن نایدا عراق نایدا و بە دووری مەگرە سبەینی حکوومەتی عراق لەگەڵ تورکیا ڕێککەوێت تورکیا ڕێگە لەو بۆ ڕێنەوەتە بگرێ کە ئەڕوا و عراقیش دوو مانگ نەدا تووشی گەورەترین کارەساتە بینەوە ئێمە لەو کاتەدا یعنی زۆر هەڕەشە هەن لەسەر هەرێمی کوردستان بەداخەوە ینی من نازانم ئەو لایەنانە یاخود ئەو کەسانی کە لە دەسەڵاتن درچی پێ ناکەن یان شتەکەیان بە کاتی وەرگرتووە من پێم وایە ئەو بابەتانە بابەتی گرنگی نەبێ بە خۆمان دابچینەوە لە ڕووی سەربازیەوە ئەبێ هێزەکانمان وەڕێک بخەینەوە بە تایبەتی کە ئێستا و پەیمانان لە ڕووی مادی و معنی پشتیوانیمان دەکەن ئەبێ هێزەکەمان وا لێ بکەین کاتێک ڕوو بە ڕووی هەڕەشەیەکی دەرەچێ بین و بتوانین بەرگری بکەین ئەبێ لە ڕووی ئابووریەوە بیر بکەینەوە بیر لە ئەلتەرناتیڤی بۆ ڕێنەوتەکەی بە تورکیادا دەڕوا بکەینەوە ئەبێ لەگە عراق کێشەکانمان چارەسەر بکەین ئەبێ لەگە وڵاتان حکوومەتی هەرێم تێگەیشتنی هەبێ ینی هەوڵ دەین دڵنیایەکەینەوە کە حکوومەتی هەرێم هەڕەشە نییە بە پێچەوانەوە حکوومەتی هەرێم ئەکرێ ینی بەژەوەندی هاوبەش لەگەڵ ئەو وڵاتانە دروستکە نەک لەگەڵ وڵاتێک دروستکە و لەگە وڵاتێکی تریش دژایەتی دروستکە ئێمە زۆر شتە بینین جیاوازی ئەبینین لە سیاستمان لە سیاستی حیزبەکانمان بەرامبەر ئەم وڵات و ئەوڵاتە جیاوازی زۆر زۆرە کەوانە لە کۆتاییدا ئەوان دەتوانن یەک بگرن بەڵام ئێمە ناتوانین یەک بگرین لەسەر هەڵوێستێکی نیشتیمانی کە لێمان قەومە باشە بە زۆر جار خەڵکی کوردستان پرسیار دەکات کاتشمان زۆر کەمەوە سەبارەت بۆی کە دوای ئێستا حکوومەتی هەرێم تەمەنی بۆتە 29 ساڵ و تقریبان 3 ڕۆژ دوای ئەو مێژوە زۆرە نەخزمەت گوزاری ئاو و کارەبا موچە نازادی و پێویست بێ ئەو خەبات و قوربانیدانی خەڵک بۆ ئەوە بوو بازرگانی سیاسی دروست بێ خەڵک دوای و هەموو مێژوە زۆرە لە مافی سەرەتایی پێبەش بێ سەرکوت بکرێ زیندانی بکرێ زین چۆنە کاری لە 29 ساڵ یعنی کاری زۆر گەورە کراوە با ئێسان ئەوە لە بەرچاو بگرین بەڵام بێگومان خەڵک بۆ حکومڕانیەکی باشتر بۆ خۆشگوزەرانێکی زیاتر کرد بوو ئەکرا زۆر باشتری بکەین ئەکرا ئێستاش ئەکرێت زۆر باشتری بکەین نا بێگومان خەڵک بۆ ئازادی بۆ ئاڵوێ گۆڕی دەسەڵات بۆ دێموکراسی ئێمە هەمومان دروشمەکانمان دێموکراسی بوو ئازادی بوو ڕزگاری بوو نا ئێستا بە پێچەوانەوە گەشەکردنێک هەبووە لە کوردستان لە ڕووی ئاوەدانکردنەوە لە ڕووی بوژانەوە لە زۆر ڕۆوە بەڵام خەریکە وردە وا هەست دەکرێ بەرەو پاشەوە زیاتریش ئەگەڕێنەوە لە جیاتی هەنگاونان بەرەو پێشەوە بەرەو پاشەوە ئەگەڕێنەوە خەڵکیش هەستی پێکردووە و نیگەرانیش لە ناو خەڵک زۆرە بۆیە کاتی ئەوە هاتووە هەنگاوی جددی لە مەسلەی چاکسازی و لە مەسلەی بەخۆداچوونەوە هەڵێندرێ ئەجینا بێگومان ئێستا ئەو کەم و کوڕی و کەم تەرخەمیانە هەنا خەڵک هەستی پێ دەکا عیبەیەکی گەورەیە دوای ئەوەندە ساڵە لە 30 ساڵ لە حکومڕانی خۆمان تا ئێستا هێزەکانمان هێزی حزبی بن دوو ئاسایشمان هەبێت دوو پۆلیسمان هەبێ تا ئێستا کە پەیوەندیەکانمان ئەوەندەی پەیوەندی لەگە وڵاتان پەیوەندی حزبی بێ ئەوەندە پەیوەندی دەوڵەتداری نەبێ عیبە شتی گەورە هەیە گەندەڵی لە بەرچاوی خەڵک گەندەڵی بکرێت زەوی داگیرەکرێ نازام چیەکرێ کەسێک نییە بۆوانە بڵێ لە پشتی چاوتان دوو برۆ ینی خەڵکێکی زۆر پارێزبەندی هەیە لە بەرامبەر دادگا لە بەرامبەر حکوومەت لە کاتێکدا نابێ هیچ کەسێک لە بەرامبەر یاسادا پارێزبەندی هەبێ بە تایبەت ئەگەر داواکرااو بێ هەیە بێگومان گەندەڵی و بێسەروبەری و لێک جیانەکردنەوەی دەسەڵاتەکان لە هەرێمی کوردستان ئەوانە هەمووی ئۆباڵەکەی لە ئەستۆی ئەو حیزبانەیە ئێستا لە حکوومەتن و ئەو حیزبانەشە کە پێشتریش ڕۆژێک لە ڕۆژان لە حکوومەت بوونا واتە هەموو حیزبەکانی لە حکوومەت بەشدار بووینە ئێمە هەمومان هەر یەک بەشێک ئۆباڵەکە هەڵدەگرین بەڵام لەگەر ئەوەشدا ئەگەر ئێستش بە خۆدا چوونەوەیەکە بێ دەرفەت ماوە تا لێمان نەقەوماوە ئەجینە بە دڵنیاییەوە لێمان دەقەومێ لەسەر ئاستی دەرەکی لێمان دەقەومێ لەسەر ئاستی ناوخۆی ڕەنگە لێمان بقەوم باشە ئەگەر ئەو گەندەڵیە ئەو نەعەدالەتیە ئەو بەردەستکردنەوەی ئازادی بەرداوام بێت
حکوومەتەکەمان دەڕوخێ و لی دەقەومێ بەم زوانە ئەگەر هەر بەردەوام بە ئەم ڕیتمێکی ئێستا هەیە بە خۆدا چونێک نەبێت بە کورتی بێ سوپاس دەکەم. هیچ سیستەمێکی پاوانخواز هیچ سیستەمێکی ئەوە نییە تا سەر بتوانێت لە حکوومەت بمێنێتەوە. خۆی سیستەمەکە بزانە هەر حکوومەتێک ماوەیەکی زۆر هەر لایەنێک ماوەیەکی زۆر هەموو ئەو نمونانەی ئەوروپای ڕۆژهەڵاتمان بینی هەموو نمونانی وڵاتانی عەرەبیمان بینی کە زۆر مایەوە خۆی لە خۆیدا باسی گەندەڵیمان کرد گەندەڵی دروستە بێ ناکۆچی بەرژەوەندیەکان دروستە بێ بێگومان ئەو حکوومەتەی خۆمان ئەگەر چاکسازی نەکا ئەگە هەنگاو هەڵنێ بێگومان بەدڵنیاییەوە لە بەرامبەر شەپۆلی ناڕەزایەتی و نیگەرانیەکان خۆی ناگرێ بەدڵنیاییەوە ئێمە ئومێد دەکەین بە چاکسازی گۆڕانکاری بکەین گۆڕانکاری لە ژێر زەبری وەکو دەڵێ خواستی خەڵک نەبێ چکە ڕەنگە و کاتە ینی هەندێک لایەنی نەیاریش سوودی لێوەربگرن بەڵام ئەگەر بە خواستی خۆمان و بۆ بەرژەوەندی گشتی گۆڕانکاریەکان بکرێ و هەمومان هاوبەش بین لەو گۆڕانکاریانێ لە بەرژەوەندی خەڵک دەکرێت کارێکی باش دەبێ ئەجینا بێگومان من دڵنیام بەو شێوە حکومڕانی ئێستا هەیە ناتوانین تا سەر باژۆین ڕۆژێک هەردێ خەڵک گۆڕانکاری واتە خەڵکەکە خۆی گۆڕانکاری دەکە بەراپەڕین بە خۆپیشاندان بەچی بە کورتی بێ سپاس دەکەم. من ئومێد دەکەم گۆڕانکاریەکان لە ژێر فشاری خۆپیشاندانەکان و خواستی لایەنەکان و هەموو لایەنەکان بێ و ڕەچای بارودۆ خەڵک بکرێ هەموو لایەنانەی لە حکوومەتن خۆمان ئەو هەنگاوانە هەڵێنین ئەجینە هەموو شتێک واردە ڕەنگە خۆپیشاندان بێ ڕەنگە ڕاپەڕین بێ ڕەنگە هێڕەشە و هێڕشێکی دەرەچی بێ خەڵک خۆی لەبەر نەگرێ کۆمەڵێک شتەیە ئینسان ئەبێ لە بەرچاوی بگرین. بەڵێ سوپاس دەکەم زۆر سوپاس بۆ بەڕێز ئارەس عەبدوڵڵا ئەندامی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی مادومان کردی کە لە هەولێرەوە لەگەڵمامی سوپاسی بەڕێستان دەکەین. سوپاس بۆ بینێرانی بەڕێز سوپاس بۆ ئەو کارم تا بەرنامێکی دیکە خواتان لەگەڵ.